ناوتۆمارکردنی منداڵان هەم لە باخچەی منداڵان و هاوکار لە خوێندنگەکانیش دەستی پێکردووە. دیارە تەمەنەکان دیاری کراوە هەم بۆ باخچە و هەم بۆ خوێندنگەکانیش کە لەمڕۆ چەند ڕێکارێک یەکەم لەلایەن وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتی پەروەردەکانەوە دیاری کراوە بۆ باخچەکان و هەم خوێندنگەکان کە ڕێکارەکانی وەرگرتنی منداڵانە کە چەندمە جۆڕێنماییەکەیە بۆ وەرگرتنی ئەو منداڵانی تەمەنەکانیان دیاری کراوە هەروە ئەو پێداویستیانەی کە هەیە دەبێ پێیان بێ. من دەچم لای مامۆستا هەوێز بۆی چۆنەڵی گفتوگوی زیاترکەین لەسەر ئەم بابەتە و ڕێکارەکانی وەرگرتنی منداڵان چۆن دەبێت و تەمەنیان دەبێت چەند بێ هەم بۆ باخچەی منداڵان هەم بۆ خوێندنگەکان. دەچمە لای خۆی مامۆستا. سوپاس بۆ ئامادەبوونت سەبارەت بە ڕێکارەکانی وەرگرتنی منداڵان لە سەرەتادا باز لەوە بکەین لە باخچەی منداڵان. ڕێکارەکان چۆنە بێت تەمەنی چەند بێت و دایک و باوک پێویستە چی پێ بێت کە ئەم منداڵە دەباتە ئەو باخچەیە کە ناوی تۆمار بکات. سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ خۆی گەورە کە ساڵی خوێندنی شووە ئەتوانم بڵم بەرەو کۆتایی ئەڕوا. ئێمە لە تەنها تاقینەوەکانی پۆلی 12 ماوە باخەکەی تر لە کۆتایی ئەم مانگەیە خولی دووەمەکانیش کۆتایی بێدێ. بۆیە وەزارەتی پەروەردە ساڵانە پلانیش خۆی هەیە بە هاوکاری بەڕێوەبەری گشتیەکان بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان یەکەکانی سەرپەرشتیکردن سەرجەم کارکتەرانی واری پەروەردە پلانێکەیە بۆی بتوانین هەر لە ئێستاوە خۆمانەوە دەکەین بۆ ساڵی خوێندنی 24-25. بۆ ئەمە بەستە دیارە وەزارەتی پەروەردە لە ڕۆژی 6 ئەنجومەنی وەزارەت کۆبنەوەی خۆی کرد. لەو کۆبنەوە دوو فرمانی وەزاری دەرچووە، فرمانیشان بە ژمارە 180 لە دەی 6، فرمانیشان بە ژمارە 186 هەر لە دەی 6. هەردوو فرمانەکە کۆمەڵی خاڵ لە خۆی دەگرێت. یەکێ لەو خاڵانی کە لە خۆی دەگرێت وەرگرتنی مناڵان نیە لە باخچەکان لە باخچەی مناڵان، ئەویش بریتێ لە چەند دوو مانگی بۆ داناوە. ئەمڕۆ کە 24/6 ئەمڕۆ یەکەم ڕۆژە بێ بەپێ و فرمانی وەزاریە کە مناڵان لەتوانن لە باخچەکانی مناڵان تۆمار بکرێن، ئەوانی کە تەمەنیان 5 ساڵە و تەمەنیان 4 ساڵە. بەڵام دیارە ئەو لەوێ دەدرێ بەوانی کە تەمەنیان 5 ساڵەواتە هەر مناڵێک کە تەمەنی لەدایک بووی یەکی 2019 بێ هەتاکو ڕۆژی 12/12/2019 ئەما کاتە 5 ساڵ ئەتوانرێ ئەمە لە باخچەی مناڵان وەربگیرێ بە پێی پێویست. بەداخەوە ئێمە لەوەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان یاخود بەتایبەت لە تەسەراسی سلێمانی ژمارەی باخچەی مناڵانمان بەراورد بە قوتابخانە بەڕێوەبەریەکان کەمترە. لەوەیە هەموو مناڵێک شانسی وەرگرتنی نەبێت لە باخچەی مناڵان، بەڵام دیارە ساڵانە هەوڵدراوە بە سوپاس بۆ پەروەردەکان، بە سوپاس بۆ هەموو کارکتەرانی بواری پەروەردە بۆ دەستەی کارگیاری باخچەکانی مناڵان کاتوانراوە ژمارەیەکی باش وەربگیرێ. دووە ئەمە ئەگەر جێگەی ما یاخود مەجای هەبوو یاخود چەند ژوورێک دوو ژوورێک دەستنیشانەکە بۆ ئەوانەی کە تەمەنیان 4 ساڵە واتە لەدایک بووی یەکی 2020 هەتاکو 30/12/2020 کە ئەمەش 4 ساڵە فیاتێک وەرەگرن. کەواتە ئەم ساڵ لە ئەمڕۆوە کە 26 مانگە هەتاکو ڕۆژی 22/8 واتە دوو مانگی ڕێک دانراوە ئەم دوو مانگە بۆ وەرگرتنی مناڵان. چکە لە بیرمان نەچێت لە فەرمانی ژمارە 186 لە خاڵێکە ئاماژەی بۆ داوە کە دەستەی کارگیاری قوتابخانە و خوێندنگاکان و باخچەکانی مناڵان لە ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە داوامی فەرمی خۆیانەکەن بە حکمەوەی کە ڕۆژانی یەکشەمە و چوارشەمە تاقیکردنەوەی هەوڵەگشتیەکانیان هەیە لە هەندێک ناوەندی خوێندن. بۆیە کەسوکاری خوێندکارانی عزیزی ئێمە دەتوانن لە ئەمڕۆ هەتاکو ڕۆژی 22/8 دوو مانگ نزیکەی دوو مانگی ڕێک مەجال درراوە بۆ کەسوکاری خوێندکاران بۆ مناڵان کە سەردانی باخچەکان و قوتابخانەکان کەن بۆ وەرگرتنی مناڵەکانن بەپێی ئەو خشتەیە کە باخچی قوتابخانە یا قوتابخانان ناوەندەکانی خوێندن دەستنیشانیان کردو بۆ دەوامی کارگێڕەکان. دیارە ئەوانەی کە ئەمساڵی جەستنە پۆلیەکی بنەڕەتی لە یەکی 2019 هەتاکو 30/12/2019 مەشمولە ئەمانە بن بە عفومکە 2018 یەکی 2018 بۆ پۆلی یەکی بنەڕەت هەتا 30/12/2018 واتە ساڵی 2018 مافێتی کە وەکو مناڵێک لە پۆلی یەکەم دەوامکە و ئەو بڕارش نەماوە کە ئەگەر یەکێک لە باخچە نەبوو بێ وەرناگیرێ نەخێر هەر کەسێک لە دایک بووی هەر مناڵێک لە دایک بووی ساڵی 2019 بێ ئەگەر ساڵی پێشوو لە باخچی مناڵان بوو بێ یاخود لە باخچی مناڵان نەبوو بێ هەر مافی وەرگرتنی هەیە وەکو خوێندکارێک لە پۆلی یەکی بنەڕەت. دیارە ئەم فەرمانە هەموو ناوەندەکانی خوێندنی حکومی و ناحکومی ئەگرێتەوانێ واتە لە 24/6 لەمڕۆ هەتاکو 22/8 ئەم فترەیە فترێکی باشە مەجالیشی باشە هەم دەستەی کارگێڕی قوتابخانە و خوێندنگاکان مەجای ئەویان هەیە کاتوان لەو ڕۆژانی کە دووشەمە و پێنجشەمە داوامەکە مناڵان وەربگرن هەمتوان کاری کارگێڕی خۆیان ئەنجام بدەن. لە هەمان کاتە لەم دوو مانگەیە ئەتوانم بڵێم دەستەی کارگێڕی وا تەنزیم کراوە وا ڕێکخراوە بە دەستخۆشیەوە لەو فەرمانە وەزاریە
کە ئەتوانن خوێندکارانی پۆلی شەشەمی بنەڕەتی ئەوانی کە ئەچنە حەوت بە پێی وەرگرتنیشی تایبەتمەندی واتەوە بەڕێوەتی گشتی لەگەڵ بەڕێوەتی پەرۆدی قەزاکان لەگەڵ یەکەکانی سەرپرشتیکردن دەستنیشانی کاتەکانەکەن و ئەوانە بۆ ئەو قوتابخانانەی کە واتە ناوەندیش خوێندن ئەگەر لێ پۆلی یەکە تاکو شەشی تیابێ و پۆلی حەوتی تادانەبێ ئەچێتە ناوەندێکی پۆلی حەوت کە نزیک بێ لە ناوەندەکەی خۆیەوە دیارە هەمووی بە شێوەیەکی ئیپەروەردا تۆمارەکرێ بۆیە دەستەی کارژێڕی قوتابخانە و خوێندنگەکان کە تۆماری مناڵەکە ئەکەن ڕۆژانە تۆماری ئیپەروەردەیەکەن چکە لە ڕۆژی 22 ئیپەروەردەدا دەخرێ واتە ناتوانرێ ئیلا دەمێنێتەوە بۆ خوێندکارانەی کە لە دەرەوەی هەرێم دێن هاوتای بڕانامەکانیان ئەکەن ئەمە لەوانەیە مەجالێکە بێ بەڵام باقەکەی تر ئەوە فەرمانی وەزاریە کاڵێ 24 شەش تا 22 ئەم دوو مانگە من پێم وایە کاتیشی باشە هەر لەم فەرمانە وەزاریە کاتەکان وا ڕێکخراوە 2 ڕۆژ مەجال دراواتە لە 22 تا 25 ئەو 2 ڕۆژە چۆنەڵی وەکو خۆ ئامادەکردنیش کە هەیە کە لە ڕۆژی 25 هەتا 29 ئەم 6 ڕۆژە دانراوە 25 تا 29 ئەم 6 ڕۆژە دانراوە بۆی دەستەی کارژێڕی قوتابخانەکان هۆ بە و پۆلەکانی خوان جاکەنەوە خۆتە زانی لە ناوەندیش خوێندنە پۆلی یەک چەند هۆبەیە پۆلی دوو چەند هۆبەیە پۆلی حەوت چەند هۆبەیە ئەو کاتە بەرچاوڕوونیەکە بێت کە ژمارەی خوێندکار لە هۆبە و پۆلەکانی ئێمە چەندە من پێ لەگەڵ هەمان کاتە لەو فەرمانە وەزاریە خاڵێک دەستنیشان کراوە کە ڕۆژی یەکینەوە دەست بەکاربوونی مامۆستایانە سیرکە لە هەمان کاتیشە لە ڕۆژی سیوێکی هەشتەوە هەتاکو ڕۆژی پێنجینۆ دەستنیشان کراوە کە خشتەیوانەکان هەمووی ئامادە بکرێ بۆ لەبەرەوەی کە ڕۆژی یەکینۆ پەیوەندی بە مامۆستایان پشتیوان بەخوای گەورە پەیوەندی مامۆستایان نەکرێتەوە باشەری مامۆستایان نەکرێتەوە دیارە دەستەی کارژێڕی قوتابخانەکان جۆرە لە کۆبوونەوە ئەکەن بۆی کە خشتەیوانەکانی خۆیان ئامادە بکەن ئەو کاتە سیرەکەی 6 ڕۆژ دانراوە لە 22 هەشتەوە 6 ڕۆژ دانراوە بۆی کە پۆل و هۆبەکان جاکرێتەوە لە 29 هەشتەوە 6 ڕۆژ دانراوە تا ڕۆژی پێنجینۆ بۆ ئەوەی کە خشتەیوانەکان ئامادە بکرێ ڕۆژی یەکینەوە دەستنیشان کراوە بۆ پەیوەندی مامۆستایان ئێمە وەکو وەزارەتی پەروەردە وەکو ڕێوەتی گشتی پەروەردە وەکو کارکتەرانی بوارە پەروەردە وەک سەرپەرشتیاران وەکو پەروەردەکانی قەزاکان ئێمە دەتوانین بڵین لەسەر بەرەنجامی ئەم ڕۆشنایی ئەم کۆبوونەوەی کە ئەنجومەنی وەزارەت کردوێتی و لە دەرەنجامی دەرچوونی ئەم دوو فەرمانی وەزاری کە لەلایەن جەنابی وەزیرەوە دەرچووە بەرچاوڕوونیەکمان دەداتێت کە لە ڕۆژی پێنجینۆ پشتیوان بەخوای گەورە ئامادەین بۆ ئەوەی کە بتوانین بڵین دەستپێکی ساڵی خوێندنی 24 25 دەست پێ بکە بەڵام ئایا زەنجی لێدانی کردنەوەی قوتابخانەکان چ ڕۆژەکە ئەوە دیارە لە دو پێنجینەوە وەزارەت دەستنیشانێکە بۆیە هەموو ئامادە باشەکان کراوە سوپاس بۆ کارکتەرانی بواری پەروەردە سوپاس بۆ مامۆسایانی خۆڕاگەر سوپاس بۆ خوێندکاران و کەسوکاری خوێندکارانی عزیزمان ومێ دەکەین کە پشتیوان بەخوای گەورە ئەنجامێکی باش بۆ خوێندکاران هاتبێ و ومێدیشەکەین کە دەستپێکی ساڵی خوێندنمان دەستپێکێکی پڕبەرەکەتی پەروانی پەروەردەی خەرمانی پەروەردە و فێرکردن بێت سوپاس بۆ جەنابتان زۆر باش مامۆستا لێمان بڵێ ژمارەی هەم منداڵان بۆ باخچەی منداڵان و هەم بۆ خوێندنگەکان دیاری کراوە یاخود چۆن ئێمە بە نیسبەت مناڵانی پۆلی یەکەوە بە پێی یاسای پەروەردە واجبە هەموو مناڵێک کە تەمەنی 6 ساڵە وەربگیرێت نابێت هیچ مناڵێک کە تەمەنی 6 ساڵی هەبێ واتە لەدایک بووی 2019 بێ 2010 بێ عەفوو هەر مناڵێک لەدایک بووی 2010 بێ ئەبێ لە قوتابخانەی بنەڕەتی لە پۆلیە وەربگیرێ یعنی نابێت دەست بە ڕووی هیچ مناڵێکەوە بنرێ ئەمە یاسای پەروەردەیە ئەمە واجبە لەسەر هەمومان چکە خوێندن لای ئێمە خوێندنی تەوزیمیە ئەبێ مناڵ لە تەمەنی 6 ساڵی بچێتە مەکتەب ئەوە بەپێی جوگرافیای شوێنەکانی ئێمە ناوەندمان هەیە بەداخەوە لەوانەیە کەسافەی سوکانی یەکجار زۆرە ژماری خوێندکارانی زۆر بێ و ناوەندیشمان هەیە لەوانەیە گەڕەکانە کەسافەی سوکانی کەم بێ ئەوە لەوەیە ژماری خوێندکاران کەم بێ بەڵام بە شێوەیەکی یەکسان ئەوەندی تواندرا بێ دیارە یەکەکانی سەرپرشتیکردن سەرپرشتیارانی بەڕێز مامۆسایانی عەزیز وە کەسوکاری خوێندکارە عەزیزەکانی خۆشمان هەوڵی ئەوە دەدەن ئەوەندی بتوانین جۆرێک لە وەرگرتنی مناڵان یەکسانیەک هەبێ ناتوانانی بڵێ هەموو قوتابخانەیەک ژمارەی مناڵانی لەگەڵ قوتابخانەکەی تر یەکسانە نەخێ چکە کەسافی سوکانی چڕی دانیشتوانی ئەو ناوچەیە دەورە بینە لەو ڕوانگەوە بەڵام گرنگە ئەوە بزانین کە لە دایک بوانی 2010 ئەم ساڵ هەمووی لە پۆلی یەک وەرەگیرێەوە واجبە وەکو وەزارەت وەکو بەڕێوەتی گشتی وەکو پەروەردەی قەزاکان وەکو یەکانی سەرپرشتیکردن ئێمە واجبە ئەوە جێبەجێ بکەین بەڵام بەنسبەت مناڵانی باخچەی مناڵانەوە ئەوانی کە 5 ساڵن واتە لە دایکبوانی ساڵی 2019 ئەمە وەکو عەرزم کردی ئێمە
ژماری باخچی مناڵان کەمە لەسەر بەراورد بە ناوەندەکانی خوێندنی بنەڕەتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان باخچی مناڵان ژمارەکەی کەمە و بە تایبەتی لەسەر ئاستی سلێمانی کەمە بە ڕۆژهەڵاتی و ڕۆژاوەتوە هەندێک لە پەرۆدەی قزاکانمان هەیە لەوانی باخچی مناڵانی هەر نەبێ جوگرافیایی منتیقە وایە بەڵام ئەوەندەی بتوانرێ هەوڵە درەیە کە ئەوانەی 5 ساڵن شانسێکیان بدرێتێ بۆ چکە گەر 5 ساڵ بچێتە باخچی مناڵان ئامادابێ بۆ 6 ساڵی بچێتە پۆلیەک بەڵام ناشکرێ فەرامۆشی مناڵانی لەدایک بووی ساڵی 2020 کا 4 ساڵن بکەین نەخێر ئەوانش من پێم وایە ساڵانە وابووە و ئەم ساڵی شەروا دەبێت ناوەندەکانی خوێندنی باخچەکان ژوورێک دو ژوورێ بە پێی پێویستی منتیقەکە ئەوە ژوەرە گیرێکەوەتە ئەو پلانی کە دانراوە بە قەنەعاتی من وە کارکتەریشی باری پەرودە پلانیشی تۆکمەیە پلانیشی باشە و بەر چاوڕوون یەکیشمانەداتێکە لەم هاوینەیە دەسەی کارگێڕی قوتابخانەکان چۆن کارەکانی خۆیان ئەنجام بدەن چۆن گواستنەوەی پۆلی دەچوانی پۆلی 6 بۆ 7 بکرێ و چۆن پۆلی 9 بۆ پۆلی 10 بکرێ ئەمانە بە پێی شێوەشی پەرودی بەڵام گرنگە ئاگامان لەوە بێت کە کەسوکاری خوێندکارە عزیزەکانی خۆمان و مامۆستایان و دەستەی کارگێڕی قوتابخانەکانی خۆمان ئەوە بزانین کە وەرگرتنی قوتابی گواستنەوەی قوتابی لە 24 6 ئەمڕۆوە هەتا ڕۆژی 22 لە دوای 22 ئیپەروەدەدا دەخرێ بۆیە مەجالێکی زۆر فراوانمان هەیە 2 مانگ من پێم وایە مەجالیش یەکجار زۆرە کە دەتوانین کارەکانی خۆمانی تێ ئەنجام بدەین. سپاس بە جەناب دەستخۆش زۆر سپاس. بەڵێ چاوان بەگشتی ئەمە وتەکانی مامۆستا حەوێز محەممەد بوو سەرپەرشتیاری پەروەردەی سەبارەت بە میکانیزم و ڕێکارەکانی وەرگرتنی منداڵان هەم لە باخچەی منداڵان و هەم لە ناوەندەکانی خوێندنیش.